ئەوەی کە گرنگە کە من عسانی بکەم ئەو جۆرە معاملەیەکی نادروستە و لیژنەی فتووە باسی نادروستێتی ئەو معاملەی کردووە و عقلی هەموو کەسێکی عاقڵ ئەزانێ ئەو کارێکی ناپەسەندە و نابەجێ و ناشەرعیە. کابرا سیارەیەکی هەیە لە بازاڕە سیارەکەی دەفتەرێک زیاتر ناکە، یەکێ دێ بە ناوی نازانم هەجاری بە ناوێکەوە دەفتەرونیوە بۆ کابرایەدا و بە قسط پارەکەی پێدا تام یعنی چاوەڕوان بکە تا ماوەی مەسەلەن مانگێ یا 2 مانگ یا 3 مانگ یا 4 مانگ دوای پارەکەی پێداتەوە. طبعا ئەو کابرایش ئەو سیارە ئەبا جاری وایە هەری فرۆشێتەوە خاوەنەکەی بە دەفتەرێک، یعنی 50 وەرەقەکە لێرە زیادەیە، جاری واشەیە ئەی باوە ئەی فرۆشێتە کەسانێکی تر يعني بسعري لدفتركش كمتر وبو شێوازە على ئەساس پارەک وەکاتەوە پاش ماوەیەک ساڵێک یان کەمتر لە ساڵێک یان زیاتر ئیعلانی ئیفلاسی خۆیەکا و پارەیەکی زۆری ئەو خەڵکە ئەخوا. لە ڕاستی ئەمە کارێکی زۆر نابەجێ، ئەمە کارێکی زۆر ناشرینە. هەر کەسێک بیکا بەڕاستی تاوانێکی زۆر گەورەی ئەنجام داوە دەرحەق بەوانەی کە پارەکانیانی خواردووە. بەڵام لەو لاشەوە تاوانی ئەو کەسانەشی کە پارە ئەدەن بەو جۆرە کەسانە سیاریان پێدەن، دەمانچیان پێدەن، زێڕیان پێدەن، تاوانەکان کەمتر نییە. ئەوانیش بەڕاستی لەبەر خاتری تەماحی دنیا، لەبەر خاتری چەند فلسێکی دنیا ماڵی خۆیان حرامەکەن پاشان ماڵی خۆشیان ئەفەوتێنن. طبعا ئەوە ئەم شێوەزە معاملەیە ساڵانە دووبارە ئەبێتەوە. دەیەها ساڵە لە گەرمیان و لە کەلاری لای ئێمە خەڵکانی قۆڵبڕ لەو شێوازە قۆڵی خەڵک ئەبڕن، بەڵام خەڵک دەرسوەرناگرن، ساڵ لە دوای ساڵ ئەو شتە دووبارە ئەبێتەوە و نەسیحەتی ئەو کەسانە ئەکەین. یعنی من چەند جار کەسی نزیکی خۆم نەسیحەتم کردوون، ئامۆژگاریم کردوون کاکە ئەم کارەکارێکی فێڵە، ئەمە فێڵبازیە، ئەمە حرامە، ئەمە ناشەرعیە، ئەمە خوا پێی خۆش نییە، ئەمە یاریکردنە بەو پارەیە کە چەندەها ساڵە تۆ کۆت کردوتەوە، ڕزقی ماڵ و مناڵتە، تۆ چەند شتی واکەی بەڵام هەر کردویانە و پاشان پارەکەیان ڕۆیشتووە. ئەمە زۆر شتێکی ناشەرعەیە، زۆر شتێکی نابەجێیە. حەقە دەرس وەربگرین. ئێمە مشکلە ئەوەیە ئێمەی کورد دەرس وەرناگرین، پند وەرناگرین، ئیلا ئەبێ خۆمان دەستمان بچیزێت ئەوجا ئەڵێن بەخوا خۆزگایانەمان کردایە. جا داواکارم ئەمە بێتە کۆتا دەرس بۆ ملەتی کورد، بۆ خەڵکی کوردستان. پارەی خۆتان بەو شێوازە بە فیڕۆ مەدەن، یعنی بۆ تەماحێکی کەمی دنیا کە ڕێگایەکی ناشەرعیە، ڕێگایەکی نابەجێ ئەڕۆن پارە و ماڵی خۆتان، ئەوەی کە چەندین ساڵە کۆتان کردوتۆ بۆ ماڵ و مناڵی خۆتان کۆتان کردوتۆ بە یەکجا ئەیکەنە دەستی کەسێک و کابرا کڵاوە خاتە سەرتان و لەوانەیە دەستێکیش لە پشتیەوە بێ، ئەسڵەن سژنیش نەکرێ، ئەسڵەن یعنی هەر وەکو بەرزەخی بانان بۆی دەرچێ. خوای تەعالی هەموو لایەک هیدایەت بدە، ڕەحممان پێ بکە و ئەوەمان پێ بکە پند وەربگرین. عاقڵ ئەو کەسەیە کە پند لە خەڵکی تر وەرەگرێ، عاقڵ ئەو کەسەیە کە پند لە خەڵکی تر وەرەگرێ. وەسەلامو عەلەیکم وڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.